پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەین بە بۆنەی ئەم کەرنەڤاڵی خۆ سەپاندن و خۆنواندن و ئیسپاتکردنی وجود چونکە ئەمە یەکێکە لەو پرۆسانەی کە بۆ گەلەکەمان بۆ مەوجودیەتی گەلەکەمان گرنگە و بۆ کەسایەتی ئازاری خوازانەی گەلی ئێمە پێویستە لەگەڵ ئەوەی ملاحەزات ببێ بەڵام وەختی ئەوە نییە وەختی ئەوەیە کە دەستخۆشی لە هەموو دەنگدەران لە هەموو هاوڵاتیان بکەین و هانیان بین کە بێن بۆ دەنگدانەکە و پرۆسەکە جوانتر بکەن بە ئامادەبوون بێگومان ئەمە ڕێگای گۆڕانکاریە ڕێگای چاکسازی ڕێگای ئەو ئاواتانەیە کە هەموو هاوڵاتیەک هەیەی بۆ گەلەکەی بۆ نیشتمانەکەی پیرۆزبایی لەگەلی کوردستانەکەین کە پرۆسێکی وە بەم ئارامیە و من جوانیە ئەنجامەدرێ سەرەتای ساتەکانی دەستپێکی بەڕێوەچوونی پرۆسی دەنگدانی گشتی ڕەنگە بێگومان کەسانێک ئێستا ئێمە دەبینن خەڵکێکی تاکو ئەم لە حەزەیە ڕەنگە ناومێت بوو بێت لە پرۆسی سیاسی لە کۆی حزب سیاسەکان پامی بەڕێستان لەو ڕۆچێ بۆ خەڵک کە بەشداری لەم پرۆسە گرنگە بکات کە 4 ساڵی خۆی چارەنووسی بۆ 4 ساڵی داهاتووی خۆی دیاری بکە و هەم هەرکی ئێستا سیاسەکان بۆ ئەو بەشەی کە بەر ئێوە دەکەوێت بۆ داهاتووی پرۆسی سیاسی بۆ ئومێددانەوە بە خەڵک چی دەبێت لەم ڕۆچی دەڵێن بێگومان ئەبێ ئەومان لەبیر بێ کە نیگەرانی و بێزاری چارەسەری ئەوە نییە کە مقاتع و بایکۆتکردن و خۆ خستنە کەنار ئامادەبوون لە پرۆسی هەڵبژاردن حزورە و معنای جدیەتە حتا معنای ئەوەیە کە ناڕازی بوونەکە ئەکەیتە پرۆسەیەکی عملی بە عملی ئەتەوێ گۆڕانکاری بکەی ئەتەوێت ناڕازیبی لەو وەزعی کە هەیە بیگۆڕی بە خۆتزیینەوە یا چوونە ماڵەوە یا لە دوورەوە قسەکردن خزمەت ناکاوە ئەمە شتێک نییە کە چارەسەر بێ لەبەرەوە داواکەم لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست هەموو ئەوانەی کە ئەتوان دەنگ بن بەشدار بن لە پرۆسی دەنگدان و بە عملی و بە کردداری داوای گۆڕانکاری بکەن بە شێوەیەکی مەدەنی ئارام و ئەمە ڕەوشی تەبیعیە و ئەمەش ئەبێ گەلی ئەمە فێری ئەمە ببێ و هەموو ڕێگەیەکی تر لە توندی تیژی یا لە خۆ زیستکردن و خۆ عادزکردن لە ماڵەوە یا قسە و قسەڵۆکی تر ڕێگەی چارە نییە. حدین پرسیاری کۆتاییم گەر بە کورتی ئازاد نەبێ ئەرکی هێزە سیاسەکان لەم قۆناغەوە دەزانن بێگومان قۆناغێکی هەستیاران لە ناوخۆی کوردستان لە عێراق و لە ناوچەکەش پێ بۆ داهاتووی پەرلەمانی کوردستان 4 ساڵی داهاتووی حکوومەت هێزە سیاسەکان ئەولەویاتیان دەبێت چی بێت ئەرکیان چێ بۆ خزمەتکردنی خەڵک بۆ پرسیارێکی دیکەش لەگەڵم دەمەوێت بکەم سەبارەت بە بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان هیواتان چییە کە پرۆسەکە تا چەند بە پرۆسی بە شێوازێکی نەزیح بەڕێوە بچێت ومێدمان وایە کە بە شێوازی نزیف بەڕێوە بچێ کۆمسیۆن خۆی ماندوو کردووە تعلیماتی باشی بڵاو کردێتەوە شتێکی باشە پابەندی بە تعلیماتەکان گرنگە حزبەکان ئەبێ خۆیان لە سەروی کۆمسیۆن و نظام و یاساوە نەبینن ئەوە مەسلەیەکی گرنگە چونکە حزب قزمەتی هاوڵاتیەکان نە ئەوەی سەری لێبشێوێنێەوە ڕێزبەنیەکی هەڵەی بۆ دروست بکە لە لایەکی تر ئێمە لە پرۆسەیەکی وە بەرەو ئاڵگۆڕ ئەچین بەرەو ئەوە ئەچین کە پەرلەمانێکی نوێ و حکوومەتێکی نوێ ئەم کارە ئیشێکی مەدەنی ئوسوڵیە لە دنیا واکرێ ئێمە ڕێگەیەکی ترمانە چارەیەکی ترمانە ئەگەر گلەیشمان هەیە ئەگەر قسەی ترمان هەیە نابێت بە شێوەیەکی جیاواز لەم شێوە مەدەنیە ئوسوڵیە ئەنجام بین بۆیە هەڵبژاردن تاکە ڕێگایە و بەدیلی هەموو ڕێگاکانی ترە بۆ گەلی کوردستان. زۆر سپاس مامۆستا سەلاحەدین محەممەد بادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڵەوەی کە بینیتان پرۆسەی دەنگدانی گشتی مامۆستا سەلاحەدین محەممەد بادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بوو لە قوتابخانەی سابڵاغ وەکو هەر تاکێکی دیکەی ئاسایی بێگومان بەشداری کرد لە بەڕێوەچوونی پرۆسەکە لە دوای تێپەڕبوونی چەند خولەکێک بەسەر کردنەوەی دەرگای ناوەندەکانی دەنگداندا